ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول لە نووسین و خوێندنەوەی شەوکەت مەلا ئیسماعیل حەسەن. ڕۆژی هەینی 9 ئابی 1963 دوێنێ شەو دوای شیکردنەوەی بروسەکانی ئەو هێزە سەربازەی لە ناو گوندی بلەدایە زانیمان کە نیازیان وایە هێرش بکەنە سەر سەنگەرەکانی لەشکر لە هۆستان و هەسنەکە. ئەمڕۆ مەلابانان فەوجێک ئەسکەر و جاش هێرشەکانیان کرد، بەڵام نەیانتوانی بگەنە شوێنی مەبەست. کوشتارێکی زۆریان لێکرا و بە شکاوی گەڕانەوە بۆ مۆڵگەکانی خۆیان لە گوندی بلە. ڕۆژی شەممە 10 ئابی 1963 ئەمڕۆ دوای شەڕێکی گەرم و کوشتارێکی زۆر لە جێش و جاش هێزی دوژمن توانیان بچنە ناو مەرکەزی قەزای مێرگە سوورەوە. دانیشتوانی گوندەکانی باوە شێخ سەیدە خۆشکان کە نزیک مێرگە سوورن باریان کردو و هەموو لە پردی سەر ڕووباری چامە پەڕیونەتەوە و ئێستا لە پشت چیای شیرینن و لەوێ جێگیر بوون. دواوە دوای چۆڵکردنی گوندەکان جار چوونە ناویانەوە و سووتانیان. ڕۆژی پێشەممە 15 ئابی 1963 ئەمڕۆ هێزی دوشمن گەشتە ناو ناحەی خورماڵ لە لیوای سلێمانی. ڕۆژی شەممە 7 ئاب 1963 دوێنێ شەڕێکی گەرم ڕوویدا لە نێوان هێزی ئێمە و هێزەکانی سوپا و جاش لە بناری چیای شیرین لەلایەک و لەلایەکی ترەوە لە جەبهەی مێرگە سوور. لەشکرمان توانی دوژمن پشتێنێ. ژمارەی کوژرا و بریندار بەم شێوەیە لاشەی 21 سەرباز و جاش لە گۆڕەپانی شەڕەکە بەجێ ماون. 25 سەرباز و جاش بە سەختی بریندار کراون. ڕۆژی پێنجشەممە 22 ئاب 1963 بەسەر گوندی کانیبوت و بێدا ڕابردین. ئێستا لە گوندی بێخشاشین بەرامبەر چیای شیرین و هەڵبەست. بەرامبەر چیای شیرین و هەڵبەت چیایەک لە پشتێوەیە پێدەڵێن پی. ڕووباری چامە نیو سەعات لە خوار ئێمەوە. لەو ڕووبارە کە دوو گوندی لێیە بە ناوی زرار و لێڕێیەوەن. ڕۆژی شەممە 24 ئاب 1963 جێش و جاش ژمارەیەکی زۆر تانک و تۆپی قورس گەشتنە گوندی کوران. ئەمڕۆ شەڕێکی گەورە ڕوویدا لە نێوان هێزی ئێمە و جێش و جاش لەسەر ڕێگەی مێرگە سوور و گۆڕەتوو. هێزی دوژمن ئەوێت بگاتە سەر پردی چامە، بەڵام لەشکری ئێمە لیان هاتنە دەست و بەرەنگاریان بوون. کوشتارێکی زۆریان لێکراوە. ڕۆژی هەینی 6 ئەیلولی 1963 ماوەیەک لەمەوبەر فەرماندەی هێزی زاخۆ ئەیساسوار دوو بازووکای بۆ ناردین. ئەمڕۆ لەسەر فەرمانی بارزانی هێزێکی تایبەت چوو بۆ کوران بۆ شەڕکردن و بەرەنگاربوونەوەی تانک و زرەپۆشەکانی کەتیبەی خالید کە لەگەڵ لیوای 3 و لیوای 5 ڕۆژی سێشەممە 7 ئەیلولی 1963 ئەمڕۆ لیوای 3 و لیوای 5 و 300 جاش هێرشیان هێنایە سەر سەگەرەکانی لەشکر لەسەر چیا و گوندەکانی دەورپشتی ڕووباری ڕۆکچک لە نزیک پردی چامە. ئەوەندە نزیک بوونەوە لەشکری ئێمە نەیدەتوانێت تفەنگ بەکاربێنێ. کەوتنە زۆرانبازی لەگەڵ یەکتریدا. هەر پێشمەرگەیەکی ئێمە دە 12 ئەسکەر و جاشی تێور و کابوو. زیاتر لە 50 ئەسکەر و جاش بە خەنجەر و خۆناغە تفەنگی لەشکری ئێمە کوژران و زیاتر لە 100 ئەسکەر و جاش برینار کرا. 50 تفەنگی هەمەچەشنش کەوتە دەست لەشکری ئێمە لەگەڵ فیشەک و جبەخانەیەکی زۆر. بارزان گۆڕەپانی بێلایەن لە شەڕی سوپای بەئەسا ناوچەکانی بارزان لە سێ لاوە کەوتبوونە ژێر گەمارە و ئابلۆقەی سوپا و جاشەوە. دوای دایان شەڕی کوشندە و پاڵەوانانە ڕای بەرزانی و شێخ ئەحمەد بەرزانی یەکدیگیر بوو کە ماڵ و مناڵ و خێزانەکان و ناوچەکە نەکەونە ژێر پێی بێبەزەیی و دڵڕەقی و نادادپەروەری سوپا و جاشەوە. شێخ ئەحمەد بەرزانی فەرمانیدا ناوچەکە ببێ بە گۆڕەپانێکی بێلایەن. هێزەکەی مەلا مستەفا بارزانی لێ بچێتە دەرەوە. ڕژێمی بەئەس ئاگاداری پێگەیشت کە ناوچەکەمان بەجێهێشت. شێخ ئەحمەد بارزانی بوو بە باوکو و لێپرسراوی سەرەکی خێزانی پێشمەرگەکان
لەژێر چاودێری شێخ عوسمان بەرزانی و شێخ محەممەد خالی بەرزانیە. ورە و وزەی پێشمەرکان و دانیشتوانی ناوچەکە وە خۆی تونند و پتە و مایەوە. بارزانی فەرمووی گرنگ ئەوەیە ئێمە سەر بۆ سوپای بە ئەسدا نەنەوێن. لێرە شەڕ ناکەم، دەچمە ناوچەیەکی دیکە شەڕانەکەم. دوژمن هەر هەمان دوژمنە. لێرە نا لەوێ لە سەنگەرە تاکودابڕا و لاوازەکانیان و کاروانەکانیان ئەدەین. ئەگەر دەسەڵاتشمان نەبێ، بزمار و وردەشوشە لەسەر ڕێگەی هاتوچۆی کاروانەکانیان ڕۆدەکەین، بەڵکو و ئۆتۆمبیلەکانیان پەنچەر بێ. گرنگ ئەوەیە پشومان درێژ بێ، لە ئارادا بمێنینەوە و وڵاتانی دەرەوە تێبگەێنین. ئێمە مافی ڕەوای نەتەوەی کوردمان دەوێ و هاتنەکایەوەی ڕژێمێکی بە دڵی هەموو میلەتی عێراق بێ. ڕۆڵەکانی میلەت برا و کوڕی ئێمەن، ژیانان بە فیڕۆ نادەین. ڕۆژی یەکشەمە 22 ئەیلولی 1963 لەسەر فەرمانی شێخ ئەحمەد بەرزانی، شێخ سلێمان، شێخ عەبدولسەلام بەرزانی و شێخ محەممەد خالی شێخ ئەحمەد بەرزانی چوون بۆ لای قاید فیرقەی دوو لەسەر پردی ڕووباری چامە بۆ مەبەستی وتوێژکردن سەبارەت بە مانەوەی ناوچەی بارزان وە گۆڕەپانێکی بێلایەن. ئەوەندەی بتوانێت حکوومەت ناچار بکرێ دەرگای وتوێژ لە کورد بکاتەوە و ملکەتی بەرژەوەندی گشتی بێت و چیدی خوێنی ڕۆڵەکانی میلەت نەژە لە نێواندا. پێنج خستەچی دوای ماتبوون و کبوونی هەریەکێ لە شۆڕشەکانی بەرزان، دام و دەستگاکانی ئاسایش و مخابرات و ئیستیخباراتی سوپای عێراق یان هەندێک ئەفسەری خاوەن پلەی بەرز لەو دام و دەستگانە نامەلکێشی دەردەکرد بۆ شێواندن و تاریککردن و لنگەو قوچکردنی مێژووی شۆڕژێرانەی بارزانی و کوردپەروەر. جاری وا هەبووە کەسانی هاومەبەست عەرەبیان کورد بە ناوی ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی بیرۆڕاوە بە شێوەی پێنج خستەچی ئەو نامێرکانیان سەر لە نوێ هۆنیوەتەوە و تۆختر کردووە و تەنانەت لە نووسینگە لنگە و قوچەکانیانە وەک سەرچاوایکی باوەڕپێکرا و ئاماژە بۆ ئەو نامێرکە چروکانەی میری کردووە. ڕۆژی سێشەممە یەکی تشرینی 1963 لەشکری ئێمە دوای شەڕێکی جوامێرانە لە بناری چای مەتینە تۆپێکی جەبەلیان گرتووە لەگەڵ ژمارەیەک گولە تۆپە. لەناو سەنگەرەکانیانە 15 لاشەی سەرباز و جاش بەجێهێڵارە بوو. وەک دابوو دەسووری یاسایی لەشکری ئێمە لە هەمان شوێنە بە بەرد و خۆڵی دەورپشت سەنگەرەکانیان دادەپۆشران. ماوەیە کە مامزەلە تاڵەبانی لە دەروی وڵاتە بە ناوی شۆڕشە و نوێنەرایەتی سەرۆک بارزانیە ڕاگەاندن بڵاو دەکاتەوە. بارزانی دەفەرمیە من ئاگاداری ئەم چوونە دەرەوەی ئەو نیم و بۆی نییە بە ناوی ئێمەوە ڕاگەاندن بڵاو بکاتەوە یان بچێ بۆ ئەملا ئەولا. ڕۆژی هەینی 18 تشرینی 1963 مامزەلال گەڕایەوە بۆ وڵات. دوا بە دوای هاتنەوەی ئەو ئیبراهیم ئەحمەد و عومەر دەبابە بێ ئاگادارکردنی سەرۆک بارزانی لە مەبەستی گەشتەکان ڕۆیشتن بۆ دەرەوەی کوردستان. بارزانی دەفەرمێ ئەم جم و جۆڵە سەر بەخۆیانەی مەکتەبی سیاسی و ئاگادار نەکردنی من لە مەبەست و ئەنجامەکانی ئەو گەشتانە و کەلاکردنی من جۆرێکە لە خۆخۆیی و خۆجاکردنەوە و دوورکەوتنەوە لە ڕێبازی سەرەکی شۆڕش. ڕۆژی هەینی یەکی تشرینی دووهەمی 1963 لە ئەمڕۆ هێرشی بەربڵاوی جێش و جاش بۆ سەرناوچەی ئاغزەدەر و هێزە ڕزگاری و بنکەی چەمی ڕێزان زۆر بە توندی دەستی پێکرد. ژمارەیەکی زۆر سوپا و جاش عەرەب بە زرێپۆش و تۆپی قورس و فڕۆکەی جەنگی هێرشیان کردە سەر چەمی ڕێزان و هێزە ڕزگاری و ئاغزەدەر. بەهۆی ئەو بروسکانەوەی وەرمان دەگرتن لە بێتەلەکانی میری و شیم دەکردنەوە سەعات بە سەعات دەمخستنە بەردەستی سەرۆک بارزانی و بەردەوام ئاگاداری بارودۆخەکەیان بوو. فەرمووی ئەگەر هێزی ڕزگاری و چەمی ڕێزان بتوانن
یەک هەفتە خوان ڕابگرن و بەگری ئەو هێرشە گەورەی بکەن مانا ئەوەیە زۆر ئازاو لێ هاتوون. دوای چەند شەڕەشی کوشندەی بەردەوامی 4 ڕۆژە هێزی ناو چەمی ڕێزان کەوتنە کشانەوە و دوای ئەوان بە 2 ڕۆژ کەوتە ژێر چنی سوپای باسی ئەو کاتە. لە 6ەم ڕۆژە سەرجەم پێشمەرگەی هێزەکەی لەژێر فشاری هێرشەکەدا لە ناوچەکەەوە بەرەو چیای سووداش کشانەوە. چەمی ڕێزان بارەگای سەرەکی هێزی ڕزگاری بوو لەژێر فەرماندەی مام جەلال تاڵەبانیە. ڕۆژی پێنجشەممە حوتی تشرینی 1963 دوای تێکڕای 6 ڕۆژ شەڕی قارەمانانە لە ناوچەی ئاغزەلەر و چەمی ڕێزان و دەوروبەری بنکەی سەرەکی چەمی ڕێزان ئەمڕۆ هێزی جێش و جاش چوونە ناو سەنگەر و ئەشکەوتەکانی چەمی ڕێزانەوە. بە گوێرەی ئەو بروسکانەوەی بێتەلەکەمان لە دام و دەستگاکانی سوپاوە وەریدەگرێ و شی دەکەمەوە. سوپا ژمارەیەک پلانی داناوە بۆ هێرشکردنە سەر ناوچەی ماوەت و پشدەر لەلایەک لە لایەکی تریشەوە ڕەسلێک جێش و جاش و زرەپۆش و تۆپی گەورە پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگە ئەدەن لە ناوچەی قەرەدار. هێرشەکانی سوپا بۆ سەر ناوچەی هێزی ڕزگاری و چەمی ڕێزان لەژێر چاودێری و فەرماندەی کۆمەڵی ئەفسەرانی هەیئەی ئەرکانی ئێران و تورکیادا بوو. شانبەشانی هەیئەی ئەرکانی سوپای عێراق و ئەفسەرێک لە هەیئەی ئەرکانی سوپای سووریا. بنکەی سەرەکی بێتەلەکانیان لە بارەگای فرقەی 2 بوو لە ناو شاری کەرکووک و لەژێر مراقەبەی بێتەلەکەماندا بوو. سووتاندنی ئەمارەکانی تووتن دوای سووتاندنی ئەمارەکانی تووتن لە ڕانیە ساڵی 1963 میری بڕیاریدا تووتن لەو ناوچانە فەحز بکرێ کە لەژێر دەسەڵاتی خۆیدایە. دواتر کە لیژنەی فەسی تووتن لە قەڵازە و ڕانیە دەرەجەی بەرزیاندا بە تووتنەکان میری بڕیاریدا ئەوەندەی بتوانن متمانە نەکەنە سەر تووتنی کوردستان بۆ ئەوی ئەم داهاتە گرنگە لە کوردستان ببڕن. بۆیە دواتر میری لە دەرەوەی وڵات تووتی دەکڕی لە تورکیا و یونان و بولغاریا و میسر و شوێنانی دیکە. جوتیار و تووتنەوانەکانی دەشتی بیتوێن و قەڵازە و ڕانیە بارە تووتنیان بە کەر و وڵات دەبر بۆ ناو شارە گەورەکان بۆ بەردەم لیژنەی خەمڵاندن و لەو شوێنانەی دامودەستگای میری لێبوو. لە ڕێگۆبانە دەکەوتنە ژێر هێرشی تۆپ و بردومانی هێلیکۆپتەر و فڕۆکە جەنگیەکان یان سەربازی ناو سەنگەرەکان بە هەمان مەخسەران دەبردن. لە ڕاستیدا سووتاندنی ئەمارەکانی تووتن لە ڕانیە ساڵی 1963 زیانێکی گەورەی گیان بە جوتیار و تووتنەوانەکانی ناوچەی پشدەر و ڕانیە و دواتر سەرجەم کوردستان. ڕۆژی شەممە 9 تشرینی 1963 ئەمڕۆ فەرمانمان بۆ هات کە ناوچەی بارزان بەجێبێڵێن. بەیانی زوو لە چەمی حەسارانەوە بەسەر ڕووباری چامەدا کە لەسەر نەخشە نووسراوە ڕۆکچووک ڕابردن و لە گوندی زرار لەگەڵ لوقمان بارزانیە چاوەڕوانی هاتنی سەربازانیەکەین. شەممە 10 تشرینی 1963 ئەم شەو لە نزیک ڕووباری چامەوە هەتا بەرەبیان گیرمان خوارد بەدەست وڵاخەکانمانەوە. وڵاخەکان زۆر مادوو کە شەنگ بوون. ئەو پێشمەرگانەی لە بارەگای گەڕۆکی بێتەلەکەمان بوون لە دانیشتوانی گوندی درێ بوون سەر بە ناوچەی دێهاتەکانی بەرزان. پێمیم ساڵە سەریم بامەڕنی ئازا و هەمیشە گورج و گۆڵ باروبنەی سەرپشتی وڵاخەکانی داگرت و ئالیکی خستە بەردەم دوو ئێسرەکان و باگیرەکەش. ڕۆژی دووشەممە 11 تشرینی 1963 بەسەر گوندی بەردەریدا ڕابردون و شەو لە گوندی خێرەزۆک کە بەرامبەر گوندی کەکلەیە ماینەوە هەتا ڕۆژ بووە. ڕۆژی سێشەممە 12 تشرینی 1963 بەسەر گوندی بابکەدا ڕابردون و لەدەی کاولۆکان شەوێک ماینەوە. بەرەبەیان لەگەڵ لوقمان بارزانی و ئەو ژمارە بارزانیانەی لەگەڵ یابوون کەوتی نەڕێ. ڕۆژی چوارشەممە 13 تشرینی 1963 بەسەر گوندی مێدا
ڕابردون و لە نزیک ڕووباری بێرکمەوە شەومان بردەسەر بە درێژایی شەو بروسکەی هێزەکانی سوپامان وەردەگرت. هێزی حرس قەومی لە بەغدا جۆرە کودتایشان ئەنجامدا دژی ڕژێمی عەبدولسەلام عارف. سەر لە بەیانی ڕۆژی پێشەممە 14 تشری 2063 کەوتینەوە ڕێ بەسەر گوندی سیدەکان و سووریەدا ڕابردین شەو گەشتنە گوندی گەزنە. ڕۆژی شەممە 16 تشرینی 2063 گوندی کاولان و دزۆ ڕۆسمان بەجێهێشت. شەو لە گوندی گرتک بووین لە دامێنی چیایی حەسارۆس. بێتەلەکەمان لە ماڵە دامەزران و دەستمان کرد بە وەرگرتنی بروسکە. باشترین داری بەردار هەیە لەم گوندانە بە تایبەتی سێ و هەرمێ. درەختی هەرمەکان لەسەر درەختی بەهێ متور بەکراون، زۆر گەورە و ئاودار و بەتامن. لە ناو تاقێکی ژووری داچەکەمانە چرایەکی گەورەی سەرنجڕاشێشی تێدا بوو. ئەمباری بنی چراکە نزیکەی 2 قاب نەوتی دەگرت. لە هەمان کاتدا لە ژێرەوە ئامێرێکی ڕادیۆی پێوە چەسب کرابوو کە چراکە پێدەکرا دوای گەرمبوونی بۆری چراکە دەتوانی ڕادیۆکەش دابیسێن و گوێ لە ئیزگەکانی ڕادیۆی دەرەوەی وڵاتیش بگری. مارکە و شوێنی دروستکردنی چراکە و ناوی مەحەتەکانیش بە پیتی ڕووسی نووسرا بوو. ڕۆژی یەکشەممە 7 تشرینی 1963 بەسەر دەی تالان دێگە شەرکاوە گوێزانە ڕابردین. ئێوارە گەیشتنە گوندی دارەسەلام. لەم ڕۆژانە لە کاتی شەڕە بارگیرێکمان دەستکەوت بوو. ساسمێکی گولەتۆ بەرچاوی کەوت بوو، چاوێکی کوێر بوو. برینەکەی لەوە دەچوو درەنگ چاک بێتەوە. بەخشیمان بە خانەخوێیەکەمان. خاوەن ماڵەکە کابراکی پیر و بە ساڵدات چوو بوو. کاتێ بێتەرەکەمان خستە ئیش و ویتەویتی دەست پێکرد کابرا شڵەژا و ویستی بەجێمان بێڵێ. دواتر کە هەندێک شتمان بۆ ڕوون کردەوە زۆر پێخۆشحاڵ بوو کە کورد شتی وا سەیر و سەمەرەی هەیە. ڕۆژی دووشەممە 18 تشری 1963 لە بەغداد عەبدولسەلام عارف کودەتا بەسەر کودەتادا دژی حرس قەومی و دژی بەعز بەرپا کرد. هەتا ئێستا هیچ بەیاننامەیەکیان بڵاو نەکردوێتەوە سەبارەت بە کێشەی کورد. ڕۆژی سێشەممە 19 تشرینی 2 ساڵی 1963 گەڵاڵەمان بەجێ هێشت بەسەر پردی ڕووباری چۆمانە دەرباز بووین. شەو گەیشتنە گوندی ناوەندە. ڕۆژی چوارشەممە 20 تشرینی 1963 دەی دەربەنی ڕایات و بەکراوامان بەجێ هێشت. شەو لە گوندی ڕایات بێتەلەکەمان دامەزرا. ڕۆژی پێنجشەممە 21 تشرینی 1963 دەی ڕایاتمان بەجێ هێشت و شەو چوین بۆ گوندی خەلانی ڕایات. ڕۆژی هەینی 22 تشرینی 1963 گەیشتنە دەی زینوەشێخ. ئەم گوندە جوڵانەوەیەکی ئابووری سەرنجڕاکێشی تێدایە. هەموو چەشنە دانەوێڵەیەک و شەکروچاو و پێویستی لەشکری کوردستان لێرە دەست دەکەوێت. دانیشتوانی گوندەکە لە ئێرانەوە ئەو شتانە دەهێنە ئەمدی و کڕین و فرۆشتنێکی باش لەم شوێنەدا بەڕێوە دەچێت. ڕۆژی شەممە 23 تشرینی 1963 سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا جۆن کەنەدی لە کاتێکا دەویست بە ئۆتۆمبیل بڕوا بۆ شاری بۆستن بە تفەنگی ئەنگاوتەری دووربین لەسەر کوژرا. گوایە ئەم سەرۆکەی ئەمریکا ئاشتیخوازە و زیاتر لانگری وڵاتە عەرەبیە نەوتیەکانە و وەک لە پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ ئیسرائیلە. ڕۆژی سێشەممە 26 تشرینی 1963 لە دەی زینوەشێخەوە گەڕانەوە بۆ دەربەنی ڕایەت. ڕۆژی پێنجشەممە 28 تشرینی 1963 ئەمڕۆ عەبدولسەلام عارف بەیاننامەی لێبوردنی گشتی دەرکرد بۆ هەموو ئەو کەسانەی لە شۆڕشی ئەیلولا بەشدارن بە هەمان لەهجەی عەبدولکەریم قاسم. ڕۆژی یەکشەممە 1 کانونی یەکەم 1963 عەبدولسەلام عارف سەرکۆماری عێراق بەهۆی شێخ ئەحمەد بارزانیەوە جوابی ناردووە بۆ سەرۆک بارزانی و ئامادەیی خۆی پیشان ئەدا بۆ دەستکردنەوە بە وتوێژ لەسەر بنچینەی لامەرکەزی بۆ کوردستان.
ڕۆژی دووشەمە 2 کانونی یەکەم 63 گەیشتنە دەی شیوەڵۆک. ڕۆژی سێشەمە 3 کانونی یەکەمی 63 بەسەر گوندی گوروندا ڕابردون و دواتر گەیشتنە دەی وەڵاش لە ماڵی مەسفابەجی وەڵاش میوانین. لە پشت ئەم گوندەوە گردۆلکێشی پڕ دار و دەرەختی تەلبەنکراوی قەدەغەکراوی لێیە. لە ناوەڕاستی دار و دەرخەکانە قەبرێکی بەبەرد هەڵبەسراوی تێدایە. مەسفابەجی وەڵاش گوتی کاتی خۆی لە سەرەتای ڕژێمی پاشایەتی عێراقا ئەفسەرێکی پلەبەرزی بەریتانی بە سەردان و ئیشی ڕەسمی خۆیان هاتووە بۆ ئەم ناوچەیە. لەسەر وەسێتی خۆی دوای مردنی لە بەریتانیا سووتێنراوە و خۆڵەمێشەکانی هێناوە بۆ ئەم دێە و بە ئەرز سپێرراوە. وتی چەندەها جار ساڵانە لە بەریتانیاوە یەکێک دەهات بۆ سەر ئەم قەبرە، بەڵام ماوەیەکی زۆرە ئەو سەردانیە نەماوە. ڕۆژی پێنجشەمە 5 کانونی یەکەمی 63 چوین بۆ گەڵاڵە. ڕۆژی دووشەمە 9 کانونی دووهەمی 63 گەڵاڵەمان بەجێهێشت بەسەر گوندی ڕەشدورە تێپەڕبووین و لە دەی ڕێزانۆک ماینەوە بێتەلەکەمان خستەوە ئیش، ئاگاداری جموجۆڵی سوپا و جاشی. ڕۆژی دووشەمە 16 کانونی یەکەمی 63 ئەفسەرێکی پلەبەرز بە ناوی زەعیم ئەسکەندەر لە ڕەواندزەوە ها بۆ لای سەرۆک بارزانی لە گوندی ناوشێلەکان. هەندێک ڕاستپاردەی عەبدولسەلام عارفی پێبوو بۆ سەرۆک بارزانی سەبارەت بەکردنەوەی دەرگای وتوێژ. ڕۆژی چوارشەممە 18 کانونی یەکەمی ساڵ 1963 گەیشتینە دەی خانەقا نزیک دەی ڕژەکەران. سەرۆک بارزانی و مامزەلە تاڵەبانی و نوریشاوەیز ڕۆیشتن بۆ گوندی زێوە بۆ وتوێژکردن لەگەڵ نوێنەرەکانی میری. شێخ ئەحمەد بارزانی وەک بارەمتە لە ڕەواندزە تا ئەو کاتەی وەفدەکەی میری ئەگەڕێنەوە بۆ ڕەواندز. ڕۆژی هەینی 20 کانونی یەکەمی 63 ئەمڕۆ سەرۆک بارزانی لەگەڵ وەفدی وتوێژی میری لە گوندی زێوە کۆ دەبێتەوە. ئێوارەیە بەرەو گوندی وەرتێ دەکەوینە ڕێگا. شەو لەم دێ ئەمێنینەوە. ڕۆژی دوایی بەرەو ڕانیە دەکەوینە ڕێ، لەوانەیە لە ڕانیە درێژە بە وتوێژەکە بدرێ. گوندی وەرتێ لە چیای کارۆخەوە نزیکە، بە جۆرەی سەرگوڕشتەی کۆن کە لەم گوندە و لە باو باپیرانیانەوە بۆیان ماوەتەوە. گوایە ئەسکەندەری مەکدۆنی کاتێ لەگەڵ جەنگاوەرەکانە گەشتونەتە ناو دۆڵ و بێشەڵانی گەروی چیای کاورۆخ کە لە سەرێکەوە داخراوە، دەبێ بە حەسارێکی بەرز و سەخت و پڕشکێر لەوێ جەنگاوەرانی کورد زەفەریان پێهێناون و ئەسکەندەری مەکدۆنی دەزیر دەکەن و لای خۆیان دەست بەسەری دەکەن. لە ئاکامە خۆی بڕیارە لە ناو کوردەکانە بمێنێتەوە و ژن دەهێنە و دوای تەمەنێک بە نەخۆشی گرانتا دەمرێ و لە نزیک گوندی وەرتێوە دەنەژرێ. وشەی کاورۆخ لەوانەیە پیتگۆڕکەی وشەی کوردۆسی یونانی بێ کە واتای وشەی کورد دەگرێتەوەنە. ڕۆژی یەکشەممە 20 کانونی یەکەمی ساڵ 1963 ئەمڕۆ بەسەر گوندی پڵنگانە تێپەڕبووین و شەو لە گوندی بەردانگە ماینەوە لە دۆڵی شاور. ڕۆژی دووشەمە 22 کانونی یەکەم ساڵ 1963 لە دوێنەشەوە بەفر دەبارێ هەتا نیوەڕۆی ئەمڕۆ لە دەورپشتی ئەم دێەوە دۆڵی شاور نزیکەی مەترێک بەفرباری.